وتاری ئەم جارەمان لە زنجیرە باسی یاددا وەکو تەواوکەری وتاری ڕابردوو لە ژمارە 5 زنجیرە باسی یاددا لە ئاڵلقەی 5دا باسی مرۆڤە دەمامکدارەکان دەکەین. ئیسلامی ئێمە ئیسلام کە شاخەڵاتی خوای پەروەردگارە بۆ هەر یەکێک لە ئێمە هیچ نیعمەتێک لە نیعمەتی ئیمان و ئیسلام گەورەتر نییە لە سەرمان. ئەوەمان نیشان دەدا ئیسلام ئەوە فێری مرۆڤەکان دەکا، فێری ئیمانداران دەکا کە یەکڕوو بن، کە ڕووی ڕاستەقینەی خۆیان بەردەوام ئاشکرا بێ. بۆچی ئیسلام ئەوەندە گرنگی داوە بەوەی کەوا مرۆڤ یەکڕوو بێ دووڕوو نەبێ، ئیمانداری بە حەق بێ و منافق نەبێ، خۆی نەخەڵەتێنێ، چونکە یەکەم شتێک کە ئینسان لە دەمامکداری و ماسکداریدا زەرەری لێ دەکا خۆیەتی، فێڵ لە خۆی دەکا، بەردەوام دەروونێکی نەئارامی هەیە. و پاشان کۆمەڵگا فەوتاوی دەستی ئەو کەسانەیە کەوا دووڕوون، کەوا ماسکدارن، هەرچی شێواوی کۆمەڵگایە، ئەوانەی کۆمەڵگا دواکەوتوەکانن لە بواری کۆمەڵایەتیدا، لە بواری ئابووریدا، لە بواری سیاسی و ڕامیاریدا، لە بواری حکومڕانی وڵاتدا، هەموو ئەو وڵاتانن کە خەڵکەکانی بە زۆری دەمامکدارن، واتە ڕووی ڕاستەقینەی خۆیان شاردۆتەوە، بە دیوێکی ترا خۆیان نیشان دەدەن، بە شێوەیەکی تر ڕەفتار دەکەن. بۆیە ئیسلامی ئێمە بەردەوام هانمان دەدا و لەسەر ئەوە ڕامان دێنێ و پەروەردەمان دەکا کە یەک ڕوومان هەبێ، کە بەویستی خوای پەروەردگار ماسکێک نەبەستین، فێڵ لە خۆمان نەکەین. مرۆڤی ماسکدار، دەمامکدار، دووڕوو خۆی دەخەڵەتێنێ، دنیایەکی پڕ لە ناڕەحەتی و نائارامی و دڵەڕاوچە دەباتە سەر، خۆی لە خودی خۆی ڕازی نییە، بەردەوامیش لە دڵڕاوچە و مەترسی ئەوەدایە بەرامبەرەکانی پێی بزانن و بزانن ئەو کەسە نییە. و بەلەوەها بۆ قیامەتیش، لە قیامەتە مرۆڤی دەمامکدار و دووڕوو ماڵوێرانە. پەروەردگار دەفەرمێ الذي ينفق ماله رئاء الناس ولا يؤمن بالله واليوم الآخر لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 264دا باسی دووڕوەکان دەکا، باسی مرۆڤە دەمامکدارەکان دەکا. دەفەرمێ الذي ينفق ماله رئاء الناس، ماڵەکەی دەبەخشێ، ينفق و بەردەوامیش دەبەخشێ، یعنی کەسێکی بەخشندەیە لە بەرچاوی خەڵکە، ئەو پارەی بەڕەنجی شانیش پەیدا کردووە، بەڕەنجی شان پەیدا کردووە، دەشی خاتە دەمی خەڵکەوە، واتە خەڵکێک ئیستیفادەی لێ کرد و لە دەمی خۆی و ماڵ و منداڵی گرتەوە، بەڵام گرفتەکە لەکوێدایە؟ لا يؤمن بالله، ئیمانی بە ئەڵڵا نییە سوبحانەه وتەعالە، ئیمانی وان نییە کە ئەم پارە و پۆڵ و سەرۆت و سامانە ئەمە فەزلی خوایە. دوتاری دوێنێ باسی ئەوەمان کرد لە ئاڵلقەی 4 زنجیرە باسی یاددا، کەسێک کە دەوڵەمەندە ئەگەر تەنها دەڵی کەسابەتم کردو هەوڵم داوە، ئەو بەشێکی خۆت کە ئەوەشیان هی خوایە، چووکە خودای پەروەردگارە تۆی دەوڵەمەند هاتووە جەستەی ساخ کردووی، جەستەی بەهێز کردووی، زیرەکی پێبەخشیوی، عەقڵی پێبەخشیوی، حرمەت و متمانی ناو بازاڕی پێبەخشیوی، بارودۆخ و ئەمنیەتی وڵاتی بۆ لەبار کردووی، شەڕ و شۆڵ و جەنگ و ئاوارەی و کاولکاری لە وڵاتەکەتدا نییە و سەروەتەکە لەدەستدەی، دڵی خەڵکی بۆ نەرم کردووی بە متمانە و بێن شتل لێ بکڕن، زیرەکی ئەوەی پێبەخشیوی لە چ بازاڕێکا کار دەکەی، لە چ شوێنەکە کار دەکەی، چ شتێک دێنی و ئاڵ و گۆڕی پێدەکەی کە سوودت پێ بگەیەنێ و تووشی زەرەر نەبی، بۆ خۆی بە گەورەی خۆی لە زەرەر و لە بەڵاو لە موسیبەت و لە سووتان و لە دزی و لە تاڵان تۆی پاراستووە، ئەمانەی هەموو پێبەخشیوی. و پاشان ئەوە کە بازاڕی کاری بۆ کردویتەوە، یعنی بۆ نمونە ئەگەر خەڵک فەقیر و هەژار و بێموچە و نەدار بن، بازاڕی تۆ گەرم نابێ، خوای پەروەردگار خەڵکانی هەمووی بوژاندۆتەوە، گیرفان و باخەڵی گەرم کردوون، موچیان وەرگرتووە، داهاتیان باشە، بۆەوەی تۆی دەوڵەمەند کار و کەسابەتت باش بێ. ئەگەر خەڵکیی لە دەستانە بێت چی لێ دەکڕدرێ؟ ئەمانە هەمووی خوا بۆی کردووی کەچی پەروەردگار دەفەرمێ پارەیەکی زۆریش دەبەخشێ، ينفق بەبەردەوامی، بەڵام لا يؤمن بالله، ئیمانی بە ئەڵڵا نییە و ئەزانێ ئەمە هی خۆیەتی، واليوم الآخر بڕوای بە پاداشتی خواژ نییە. پاداشتی ئەو تەنها دنیایە، دنیایە کە خەڵک پێی بڵێ بەڕاستی مرۆڤێکی بەخشندەیە، بەڕاستی سەخی تەبیعەتە، بەڕاستی دەست و دڵواڵایە. لە دنیادا ئەوەی تۆ چاوەڕێت دەکرد، خوای پەروەردگار العەدلە، خوای پەروەردگار مسقاڵە زەڕە کەمتر
هەوەی وجودی هەبێت لە گردونە بە ئەندازەی ئەو گەردە بچووکە و گەردی لە بچووکە ستەم لە هیچ کەسێک ناکە. ئەو کەسە خۆی نەویست، خۆی قیامەتی نەویست، بڕوای بە پاداشتی خوا نەبوو، بڕوای بە ئەڵڵا نەبوو سوبحانەهو وەتەعالا. خوای گەورەش لە دنیادا پاداشتەکەی ئەداتەوە، بە ئاواتی خۆی دەگا، خەڵک مەدحی دەکا، ستایشی دەکا، لەوە چێ مێژووش ناوی باش بنووسێتەوە. بەڵام لە قیامەتە هیچی پێ نییە، چونکە نە بڕوای بەخوا بوو، نە بڕوای بە پاداشتی خوا بوو. دەی هەموو خەڵکی سەر زەوی مەدحت بکە، لە دوای مردنەوە کە چوویتە قیامەت تۆ لە بەهەژد مەحروم بی، ئەو هەموو خێر و چاکەیە کەسێکی تر هەر وەک تۆ کردوێتی. بەڵام چاوی تەنها لە ڕەزامەندی خوا بۆ توێتی خوایە هەمووی هی تۆیە، خوایە بۆ قیامەتم خەزێنەی قیامەتم، بانقی حیسابی قیامەتم پڕکە. ئەم دوانایە ئەویان پێی چۆ بەهەشت، ئەوەشیان چۆ جەهەنەم. چاولێ دەمامکدارەکە دووڕووەکە کە بە حیساب خۆشی وانی شانداوە من لەبەر خوا کار دەکەم، بەڵام خوا دەفەرمێت لە ناخەوە بڕوای بەخوا نەبوو، بڕوای بە پاداشتی خوا نەبوو، خۆی خەڵەتان یەکەم زەربەی گەورە لە خۆیدا، متمانەی بە خۆی نەهێشت، خۆی مەحروم کرد لە بەهەشت و پاداشتی خوای پەروەردگار. قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەفەرمێ یوڕاؤون الناس ولا يذكرون الله إلا قليلا. مرۆڤە دەمامکدارە دووڕووەکان بەردەوام ڕووپامایی خەڵک دەکەن، بەردەوام چاویان لەسەر خەڵکە. ئەگەر لە ناو خەڵکا بن زیکری خوا دەکەن، بەڵام ئەگەر لە ناو خەڵکانە بن زیکری خوا ناکەن، یادی خوا ناکەن. وەکو قورئان لە سوورەتی ئەلماعون دەفەرمێ فەوەیل للمصلین الذین هم عن صلاتهم ساهون الذین هم یراؤون. ناڕەحەتی و ئازاری بە ئێشی دۆزەخ بۆ ئەو کەسانەیە، بەدبەختی و دڵناڕەحەتی دنیا بۆ ئەو کەسانەیە، ویژدان نائارامی بۆ ئەو کەسانەیە کە نوێژ دەکەن بەڵام عن صلاتهم ساهون، لە نوێژەکانیان بێئاگان، یعنی نوێژەکانیان بەس ئەوەیە دەکەن. زۆرێک لە زانایانی ئەهلی تەفسیر فەرمویانە ئەمە مەبەستی ئاەتەکە لەو کەسانەیە ئەگەر چاوی لە خەڵک بێ، کۆڕ و مەجلیسەکە قەڵەباڵغ بێ و خەڵک بیبینێ، هەڵدەستێ نوێژی جەماعەت دەکا، زیکر دەکا، دەپاڕێتەوە بۆ ئەوی سەرنجی خەڵک بەلای خۆی داڕاکێشێ. ئەگەر چۆ ماڵە و کەس ئاگای لێ نەبوو، ئەگەر زانی چاوی کامێرای لەسەر نییە و کەسی بە دەورەوە نییە، یەک نوێژیش ناکا لە ماڵەوە، کەواتە یوڕاؤون الناس، هەموو کارەکانی بۆ خوایە. سەیری وردی قورئان کەن بەڕێزان، لە مانگی قورئاندا، مانگی ڕەمەزان مانگی قورئانی پڕبەرەکەت و بەخششە. لەسەر و شەبە و شەی بوەستن، ڕۆژانە زۆرترین کاتان بە قورئان ببەخشن. قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەفەرمێ الذين هم عن صلاتهم، لە نوێژەکانیان بێئاگان، واتە ئەو نوێژەی کە دەیکەن بێئاگان لە ئەوەی کە ئەمە فەرمانی خوایە، ئەمە پاداشتی خوای لەسەرە، ئەگەر نەیکەی عقوبەی خوای لەسەرە، هەڕەشەی توندی قورئانی لەسەرە، هەڕەشەی توندی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەبارەوە هاتووە، ئەوانە نازانن، بێئاگان. یوڕاؤون الناس، بەس چاویان خەڵک دەبینێ. عەرزم کردن ئەگەر لە ناو قەڵەباڵغی و کۆڕ و کۆمەڵێکا بن، نوێژێکی زۆر باش دەکەن. خەڵک ئەڵێ وەڵڵا برا بینیمە بە فڵان کەس نوێژ خوێنە، شاهیدی خەڵکت بۆ درا، بەڵام ئەو کاتێک کە چوویتەوە بۆ ماڵەوە کەسل لەلا نەبوو، هیچ کەس نەیبینی، بە خەیاڵتانایە و نوێژەکە ناکەی. ئەوە تەنها نوێژەکە لەبەر چاوی خەڵک بوو، لە نوێژەکانیان بێئاگان. پەروەردگار نەیفەرموو فی صەلاتیهم ساهون، نەیفەرموو لە ناو نوێژەکانیاندا بێئاگان، ئەگە وا بووایە بەخوای هیچێکمان دەرنەدەچوین. فی صەلاتیهم ساهون لەگەڵ عن صەلاتیهم ساهون ئەوەیە، جیاوازیان ئەوەیە، فی صەلاتیهم یعنی لە ناو نوێژەکەیاندا جار هەیە تووشی هەڵە دەبن، تووشی بێئاگایی دەبن. هەر یەشێک لە ئێمە زۆر جار لێمان تێک چووە چەند ڕکاتت کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە قیاسی ئەو ناکرێ بە ئێمە، پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکیان نوێژی نیوەڕۆ بووە، یان لە فەرمودەدا لە فەرمێ نوێژی عەسر بوو، لە زیاتی 4 ڕکات 2 ڕکاتی کرد. کاتێک کە 2 ڕکاتەکەی کرد و تەحیاتی خوێند و سەلامی دایەوە، ڕووی کردەوە هاوڵان بۆ تەسبیحات دانیشێ. لەو کاتەدا یەکێک لە هاوڵان بە ناوی ذولیەدەین، واتە خاوەن دوو دەست، دیارە دەستی لە خەڵکی درێژتر بوون، بەوە ناسراوە، بۆتە لەقەبێک بووی، پەنجەکانی دەستی دەستەکانی باڵەکانی لە خەڵکی درێژتر بوون، بەو ناوە ناسرا بوو. عەرزی کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئایا نوێژ لە 4 ڕکاتەوە بوو بە 2 ڕکات و کورت کرایەوە لەسەرمان، لەمەوە دوای نوێژی نیوەڕۆ یان عەسر لە زیاتی 4 ڕکات 2 ڕکات بکەین، یان لە بیرت چوو؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هیچیان نەبوو.
نوێژێکی تەواوم بۆ کردن نوێژ لە 4 ڕکاتەوە کورد نەکراوەتەوە بۆ 2 ڕکات و لە یادیشم نەچوو لە بیرم نەچووە وتی باڵێ وەڵڵا ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ 2 ڕکاتت کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سەحابەکانی فەرموو بە هاوڵانی دەوروبەر و مزگەوت و ئامادەبوانی نوێژی جەماعەتەکە فەرمووی زولیەدەین ڕاست دەکا یان ئەو بە خەیاڵی خۆی وایە وتیان وەڵڵا قوربان ڕاست دەکا جەنابت 2 ڕکاتت کرد و سەلامت دایەوە فەرمووی دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەستنەوە هەر هەستا و بە بێدەنگی خێرا الله ئەکبەری کرد و 2 ڕکاتی تری کرد و تەحیاتی خوێند واتە نەچوو لە ئەوڵەوە نوێژەکە بکاتەوە 2 ڕکاتی تری تەواو کرد کردی بە 4 تەحیاتی خوێن پێش سەلامدانەوە 2 سوزدەی سەهوی برد و سەلامی دایەوە ئەمەی فێری ئێمە کرد کە بەم شێوەیە سوزدەی سەهو هەیە کەواتە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوانەیە لە ناو نوێژە بەهۆی حاڵەتێکی ئیمانی زۆر بەهێز کە بەسەری داهاتووە لەو کاتەدا یاخود بیرکردنەوە لە بابەتێکی کاروباری زۆر گرنگی موسڵمانان و دینی ئیسلام خەیاڵی ڕۆیشت پێ بۆ شوێنێک و 2 ڕکاتی کردبێ وەکو خەیاڵی ئێمە نەبووە لە ناو نوێژە بیر لە کاروباری دنیا بکاتەوە بیر لە بازاڕ و پەیداکردنی پارە و بژێوی ژیانی ماڵ و منداڵ بکاتەوە خەیاڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ڕۆیشتووە بۆ ئەوەیان نەبووە بەڵێ خوای گەورە نەیفەرموو فی صەلاتیهم ساهون وەیل بۆ ئەو کەسانەی لە ناو نوێژەکانیاندا تووشی بێ ئاگایی دەبن ئەو کاتە کەسمان دەرنەدەچوو بەڵام فەرمووی عن صەلاتیهم بێ ئاگان لە پەیامی نوێژ وەکو لە پێشەوە باسی دڵڕاگرتنی هەتیوان و بێباوکان و یارمەتیدانی هەژاران و نەداران دەکات لە ئاەتەکانی پێشووی سوڕەتی ئەلماعوندا یعنی ئەم نوێژە هیچ بەزەیەکی لە دڵا دروست نەکردوون 5 فەرزە لە مزگەوتە عومرە دەکات نوێژی سونەت دەکات بەڵام عن صەلاتیهم ساهون بێ ئاگا لێ هیچ ڕەفتارێکی جوانی تیا دروست نەکردووە ئەم نوێژە دڵێکی بە بەزەیی تیا دروست نەکردووە دڵێکی میهرەبانی تیا دروست نەکردووە دەفەرمێ یوڕاؤون بەردەوام چاوی لەوەیە خەڵک مەدحی بکە وەکو باسمان کرد ئەگەر خەڵک چاوی لێی نەبێ وەڵڵا هەر ئامادەیە نوێژەکەشی نەکا و گوێشی ناداتێ و لە عوقوبەی خوا ناترسێ و بەتەمای پاداشتی خوش نییە